لانی کەم بۆ ئەنفال تەنیا 5 خاڵ زۆر بە کورتی باسەکەم. یەکەمیان دۆکۆمنتکردن و پاراستنی یادەوەری. ئەگەر لە قۆناغێکا مامۆسایان لە پێش ئێمەیە لە ڕێی و چاوپێکەوتنانی کردویانە لە ڕێگەی و کتێبانی نووسیویانە لە ڕێگەی دوانتنی شاید حاڵەکانەوە توانی بێتیان بەشێکی گرنگی ئەم مێژوەزارێکیە بپارێزن، بەڵام سینەما توانێت بە شێوەیەکی جیاوازتر ئەم دۆکۆمنتانە بپارێزێ و لە یادەوەریە هەڵیان بگرێ و لە فەرامەشی ڕزگاریان بکە. یەک جیاوازی ئێمە و گەلانی تر لەو باسەیە بە تایبەتەوەوانی کە جینۆساید کراون ئەوەی ئێمە ساڵانە لە کاتی بۆنەکانە بیرمانەکەوێتەوە ئەم بابەتانە باسکەین و کۆڕی لەسەر بکەین و فیلمیکیان نمایشکەین لە کاتێکا گەلانی تری وەک جوو ئەرمەند چوزانم هەر کەسێکی تر ژیانی ڕۆژانەیان لەسەر ئەمە بنیادناوە، سیاسەتیان لەسەر ئەمە ڕێکخستووە، یعنی هەموو شتێکیان بەرمەبنای ئەم شتە دروست کردووە، بەڵێ بزنسیش ئیتر هەموو شتێک. خاڵی دووهەم چۆن ئێمە ژمارە بگۆڕین بە چیرۆک یا بیگۆڕین بە مرۆڤ. ئێمە کاڵێن ئەنفالێک سەڵێن 1970 هەڵی گوندەڵی 4500 ساڵی هەڵەبجاڵە 5000 باسی ژمارەکەین. بە سینەما ئەو ئیمکانەمانەیە تێ ژمارە بگۆڕین بە چیرۆک بگۆڕین بە مرۆڤ و ئەم چیرۆکانە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر نەوە بە دوایینەوە بەجێ هێڵێتەوە و لانی کەمی گرنگی ئەم خاڵە ئەوەیە کە ئەو نەوانی بەم سینەمایە یا بەم پەروەردە هونەریە پەروەردە بن جۆرێک لە بیرکردنەوەی سیاسیشیان نەتوانێت بۆ دروست ببێت کە لانی کەم بزانێت دوژمن کێیە و دوایی ڕۆژە لە ڕۆژانم گەنجانە گەورە بنەتوانن بە جۆرێکی سیاست دابڕێژنەوە.